سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. شادی و خۆشی خەڵکی ئێران و کوردستان پاش کوژرانی عەلی خامنەیی، دەست پێکردنەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شارە جۆرە و جۆرەکان، کوژرانی چەندین بەرپرسی باڵای کۆماری ئیسلامی لە دوایین هێرشەکان بۆ سەر ناوەندەکانی حکوومەت، لە ناوچوونی ژمارەیەکی زۆر لە بنکە سەربازیەکانی سپای ڕژیم و هێرشی ئاسمانی میلیشیاکانی کۆماری ئیسلامی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر. درێژەی هەواڵەکان: شادی و خۆشی خەڵکی ئێران و کوردستان پاش کوژرانی عەلی خامنەیی. بەپێی دوایین راپۆرتەکان، پاش کوژرانی عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی بە هێرشی هێزەکانی ئەرتەشی ئاسمانی ئیسرائیل و ئامریکا، خەڵک لە شارەکانی کوردستان و ئێران خۆشحاڵی خۆیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، پاش کوژرانی ڕێبەری ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و گەورەترین دیکتاتۆری سەدا بە هێرشی هێزەکانی ئەرتەشی ئاسمانی ئامریکا و ئیسرائیل، خەڵک لە شارەکانی دێهلۆران، سنا، شاباد، دێولان، تاران، کەرەج، مەشهەد و چەندین شاری دیکەی کوردستان و ئێران ڕژانە سەر شەقامەکان و خۆشحاڵیان دەربڕی و کوژرانی ئەو دیکتاتۆرەیان پیرۆز کرد. هاوکات لە چەندین شاری ئێران هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بە مەبەستی بڵاوە پێکردنی کۆبوونەوەی خەڵک دەستڕێژی گولەیان کرد، بەڵام خەڵک هەر نەچوونەوە ماڵەکانیان، بەڵکو دەستیان بەسەر چەندین ناوەندی حکومیدا گرت. دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شارە جۆرە و جۆرەکان. بەپێی دوایین هەواڵەکان، خەڵکی ناڕازی دش بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی پاش بیستنی هەواڵی کوژرانی ڕێبەری دیکتاتۆری ڕژیم شەقامەکانی شارەکانیان بەدەستەوە گرت. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، خەڵکی ناڕازی لە شارەکانی شاباد، دێهلۆران، تاران، مەشهەد، کەرەج، بەندەرعەباس، ئاهواز و چەندین شار و شارۆچکەی دیکەی ئێران و کوردستان خەڵکی ستەم لێکرا و سەرەڕای دەربڕینی خوشحاڵی بە بۆنەی کوژرانی عەلی خامنەیی دەستیان بەسەر چەندین ناوەندی حکومی لەوانە فەرمانداری و ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمدا گرت و هەروەها لە شاری دێولان شەوی ڕابردوو بەگشتی شار لە دەستی خەڵک بوو، هێزە سەرکوتگەرەکان توانای کۆنتڕۆڵی جەماوەری خەڵکیان نەبوو. کوژرانی چەندین بەرپرسی باڵای کۆماری ئیسلامی لە دوایین هێرشەکان بۆ سەر ناوەندەکانی حکوومەت. بەپێی دوایین زانیاریەکان، چەندین بەرپرسی باڵای هێزەکانی سپای پاسداران و ئەرتەشی کۆماری ئیسلامی لە هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی ڕژیم کوژران. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە عەلی شەمخانی، ڕاوێژکاری ئەمنی ڕێبەری کۆماری ئیسلامی، محەممەد پاکپور، فەرماندەی گشتی سپای پاسدارانی ڕژیم و هەروەها سەرلەشکەر موسەوی، وەزیری پاراستنی کۆماری ئیسلامی لە دوایین هێرشەکاندا کوژراون و هاوکات بەپێی هێندێک هەواڵی دیکە کۆمەڵێک لە ئەندامانی بنەماڵەی ڕێبەری کوژراوی کۆماری ئیسلامی کراونەتە ئامانج. لە ناوچوونی ژمارەیەکی زۆر لە بنکە سەربازیەکانی سپای ڕژیم. بەپێی دوایین زانیاریەکان، ژمارەیەکی زۆر لە بنکە سەربازی و موشکیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژی ڕابردوو لە ناوچوون. بەپێی هەواڵی گەیشتوو لە شارەکانی کرماشان، سنا، بانا، شاباد، قەزوین، ڕاسک، تاران، کەرەج و هەروەها دەیان شار و شارۆچکەی دیکەی ئێران و کوردستان ناوچە هەستیارە سەربازیەکانی کۆماری ئیسلامی بە توندی کراونەتە ئامانج و بەهۆیەوە سەرەڕای زیانێکی زۆری گیانی، زیانێکی زۆری مادیش بەربنکەکانی ڕژیم کەوتون. هەروەها بە وتەی هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ، کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی ڕژیم بە مەبەستی پاراستنی ژنیانیان چەکەکانیان داناوە و گەڕاونەتەوە ماڵەکانیان. هێرشی ئاسمانی میلیشیاکانی کۆماری ئیسلامی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەڕی نێوان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەرتەشی ئیسرائیل و ئامریکا، فڕۆکەخانەی هەولێر لەلایەن میلیشیاکانی ڕژیمەوە کرایە ئامانج. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون،
ئەو موشک و پەهبادانەی کە لەلایەن ملیشیاکانی کۆماری ئیسلامی ئاراستەی فڕۆکەخانەی هەولێرکرابوون لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی ئامریکاوە بەرپرس دراونەتەوە و بە تەواوی تێکشکێنراون. شایانی باسە کە هاوکات لەگەڵ دەستپێکردنی هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی چەندین هێزی میلیشیایی لە ناوچەکە پشتیوانی لە کۆماری ئیسلامی دەربڕی و شەڕیان لەگەڵ ئامریکا ڕاگەیاند. گیان لە دەستان و برینداربوونی کۆمەڵێکی زۆر لە قوتابیان بەهۆی هێرشی موشکیەوە. بە پێی دوایین راپۆرتەکان بەهۆی هێرشێکی موشکی بۆ سەر قوتابخانەیەک لە شارستانی میناب سەر بە پارێزگای گیلان کۆمەڵێکی زۆر لە قوتابیان بوون بە قوربانی دەسەڵاتخوازی هێزەکانی ناوچەکە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی ئەم هێرشەوە لانیکەم 63 قوتابی گیانیان بەخ کردووە و هەروەها زیاتر لە 90 قوتابی دیکەش بە سەختی بریندار و دۆخی تەندروستیان ناجێگیرە. شایانی باسا میدیاکانی کۆماری ئیسلامی ڕایان گەیاندووە کە ئەم هێرشە لەلایەن هێزی ئاسمانی ئامریکا و ئیسرائیلەوە ئەنجام دراوە، بەڵام لە هەمان کاتدا کارناسان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە کۆماری ئیسلامی بە مەبەستی وروژاندنی هەستی خەڵکی ئێران و دەستهێنانی ڕایگشتی ئەو تاوانانەیە ئەنجام داوە. بەردەوامی هێرشی موشکی و پەهبادی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچەکە. بە پێی دوایین هەواڵەکان کۆماری ئیسلامی کە لە شەڕ لەگەڵ ئامریکا تاکو ئێستا زیانێکی زۆری بەرکەوتووە بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر وڵاتانی ناوچەکە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە وڵاتانی قەتەر، ئیماراتی عەرەبی، عەرەبستانی سعودی، عێراق، ئیسرائیل و هەروەها بەحرەین لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە کە لە لێواری ڕوخاندایە بەدەیان موشک و پەهباد کراونەتە ئامانج و بەهۆیەوە زیانێکی زۆر بە وڵاتانە گەیشتووە. هاوکات ئەو وڵاتە عەرەبیانەی کە بوون بە ئامانجی هێرشەکانی ڕژیم بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی ئێدانەی هێرشەکانیان کردووە و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە لە ئەگەری بەردەوامی هێرشەکاندا وەڵامی کۆماری ئیسلامی دەدەنەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە درێژەی هەڕەشەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی. ئەمڕۆ لە درێژایی بەرزبوونەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا، دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئاماژەی بە بەردەوامی هێرشەکان کرد. ناوبراو لە وتەکانیدا ڕایگەیاند کە لە ئەگەری هێرشی پێچەوانەی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچەکە هێرشی ئاسمانی بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی چڕتر و بەربڵاوتر دەکەنەوە. هاوکات فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا ڕایگەیاندووە کە بۆ وەڵامدانەوەی هەر جۆرە هەڕەشێکی کۆماری ئیسلامی ئامادەن و بە توندترین شێوە ناوەندەکانی حکوومەت دەکەنە ئامانج. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.